بەنسبەت کارگەی من وەکو کارگە لە سەرەتای دو ساڵی 2004 دوای ڕوخانی ڕژێم خۆتان دەزان کە دنیا دەرگای بۆوە بە ڕووی عێراق و بە ڕووی کوردستان. من یەکەم ئەوەم بڕیارمدا کەوا کارگەیەکی سەرەزاتی نوێ دروست بکەم لەبەرەوەی پێشی ئەو کاتانە زۆر کارگە هەبوو بەڵام بە شێوەشی زۆر سەرەتایی بوون ئەو کارگانە هەمووی لە سەربانەکان گولە بە ڕۆژە شت سوێر دەکرا و زۆر ناتەندروست بوو. من بڕیارمدا ئامێری نوێ بینیم تەکنۆلۆژیای نوێ بینمەناوەوەی لە ساڵی 2004ەوە ئەو وەکو کارگەیەکی گچکە دامەزران دوایی وردە پەرەمان پێدا تا ئەلحەمدوللا ئێستا بووینە ناتوانم برێم بووین بران بەڵام بووینە ناوێک لە ناوەکانی بەرهەمی خۆڵاتی کوردستان. بەرهەمەکانی سەرەزات بە ڕێژەیەکی زۆر بەرهەمەکان لە دەرەوە دێن ئەوەی کە تەنها لە کوردستان هەیە گولە بە ڕۆژەیەک هەیە لە دەشت دەڤەری بیتوێن و لای بەکرەجۆ و لای دەشتی شارە زوور کەمیەکی کەمە ساڵانە بەرهەم دێ بەس ئەویش بەداخەوە کوالیتەکەی زۆر باشە بەڵام شێوەی بەرهەمهێنانەکەی زۆر خراپە. یا تو سەیری کە دەیبا بەرهەمەکەی دێنی دەیدروێتەوە دەچی لە ناو شوێنێکی خۆڵاوی پاچی دەکاتەوە خۆڵی بەگەردەکەوی پیسایی بەگەردەکەوی ئەوە تەسیر لە کوالیتەکەی دەکات ئەگەر نات یعنی جۆرەکەی زۆر باشە زۆریش بەتامترە لە گوڵە بە ڕۆژەی دەرەوە بەڵام بەداخەوە یعنی لە ڕووی پاک و خاوێنی نەتواندرایە بە شێوەیەکی نوێ سەردەمیانە بەرهەم بێتن وەکەوەی لە دنیا بە شێوەی چاکردن و غەربیلکردن و لێککردنەوە تەسنیفکردنی مەسە بە پێی درشتی وردی. هەتا من بەخۆم پێشنیارەکەم لە بۆ وەزارەتی شتوکال کرد وتم بەرێن بەس یەک پارچە زەویم پێ بدەن من دەتوانم کارگەکی پاکردنەوەی گوڵە بە ڕۆژە دابنێم بێگەینمە کوالیتی وەک کوالیتی ئەوەی کە لە دنیا هەیە لە ئەمریکا هەیە لە سین هەیە ئەو ئامێرانە دەینم کە پاشکەمەوە لە هەمان کاتیشدا تەسنیفی کەم لێچکەمەوە بیکەمە دەرەجە یەک و دەرەجە دووەک لە دنیا هەروایە بەڵام بەداخەوە ینی گوێگرتنەک نەبوو ئێستا ئەو بەرهەمەی خۆمان لەبەر ئەو هۆیە ڕاستیەکەی بە زۆر بە باشی بەکار نابدرێەوە ناشتوانی کێبڕچەی ئەو بەرهەمانە بکە کە لە دەرەوە دەینین. باقی سەرەزاتی دیکە لە دەرەوە دێ بە حەقیقەت خۆش دەزانی زروفی ناوچەکە و ئەو زروفانەی کە ئەو شەڕ و پێکدادانە زۆر جار گرفتمان لۆ دروست بووە مارمان لۆ هاتێ لە مینایەکانی بەسڕا و لە قەسر و لە بەندەر عەباس و لە مێرسین و ڕێجیرا تاخیر بووە تەعتیل بووە تووشی غەرامات بووینە حتمما چکات تۆ گەری احتمال لەسەر مادەی خامی دەرەوە بکەی بەداخەوە یان تووشی ئەو گرفتانە دەبی ئەویان یەک ئەوە لە ڕووی مادە خامەکان لە ڕووی مادە پێویستەکانی دیکەوە کارتۆن وەک نایلۆن وەک سلیبان هەمان شت یانی دووبارە لە ناوخۆمان وەکو پێویست ئەو کارگانە نینە کە ئەتوو بتوانی اعتیمادی 100% بکەی لە ڕووی کوالیتی لە ڕووی نرخ لەبەر ئەوی لەوانیش هەردوو بارە جاری وا بووە لۆریە کارتۆنم بارکردە 10 ڕۆژ لە حدود دەچمایتەوە 20 ڕۆژ لە حدود دەچمایتەوە ئەگەر نرخەکەی مەسەر بۆ نمونە بابرێن 250 دیناری تەبعبی بۆ یەک کارتۆن لەسەر من ڕۆیشتە لە بۆ 400 دیناری تەبع بەر نەتیجەی مانەوە و کرێی سیارە و ئەو جۆرەشتانە ئەوە یەک لە ینی گرفتەکانی مەیە کە تو احتیمال لەسەر مادەی خامی دەرەوە بکەی ئەوە احتیمادەکەی ئەوی خۆشتان نەزان زروفی ناوچەکە و دەولی و شەڕ و شۆر و ئەو شتانە دایمەن هەموو کارگەکانی کوردستان هەمومان ئەوانە ئەو گرفتانەمان لەبەر لە ڕێدایە. کارگەکەی ئێمە
دوو کۆگەمان هەیە، کۆگای سەرەزاد گوڵە بەڕۆژە، کۆگای فستق و باوی. گوڵە بەڕۆژە ئێستامە لێرە لە گوڵە بەڕۆژەی قسەی لەسەر دەکەین. ئەو ئینتازەکە دەکڕین هەیتمان گوڵە بەڕۆژ ماوادە، ناو خۆمان هەیە، دەرەچیشمان هەیە. ناو خۆیەکەی دەکڕین خەزم دەکەین، دەرەچەکەت هەر خەزم دەکە بە گوێری ساڵانە ئەوەندی دەکڕین کە تەجروبەی خۆمانەیە چەندمان پێویستە. کە لێرە خەزممان کرد بەشی سوورکردنمان هەیە، بەشی شوشتنەوەمان هەیە. لێرە لە مەخزنەکە لە کۆگای خۆمان دەبینە سەرێ. جێ شوشنەوەیە، جێ ئامادەکردنیە کە لە بە مەسعەدی بەسەری دەخین بۆ ئێروکانی دێنین. لێرە کرێکارمان هەیە و لە حەوزەی دەکە ئاواشی بە قوتمان هەیە لە بۆ شوشنەوەی. پاش کە دڵنیا بووین تاو خایان بوویتەوە دەبێن بۆ بەشی سوورکردنی. لەو غەباتەی خێتی دەکەن بە جۆرە پێویستی خۆمان، بە جۆری بازار چەندی ویست ئەوەندە قیاس خۆمان هەیە. تێدەکە کە سوور کرا شەوانە لێرە دایدێنێ، شەو دایدێنێ، یان پاشەنجینێ دەبێن بۆ فڕی دەیبرژێنێ. پاش شوشنەوەکە لە حەوزی شوشتمانەوە دێنێ ئێروکان لە غەباتەی خێپێدان. ئەو غەباتە تەقریبەن نزیکی 100 کیلۆی دەگری. حەزاب ئەوەی خۆمانەکە 100 کیلۆ چەندی خێ لێ دەین؟ کیلۆیەکە 2 کیلۆ هەر کارگەی لە خۆی مەقسەدێکی خۆی هەیە، نێنێکی خۆی هەیە. پاشی 10 دەقە چارەێک دەیسوڕێنین تا خێواوەکەی دەگریتن، دەیمژیتن. پاش بژینی خاوەکە دێنینەوە غەبا لە فڕی دەکەین. فڕنەکەش ئەنواع فڕن هەیە، برژاندی هەیە بە نیو سەعات دەبرژێنی، هەیە بە سەعاتی، هەیە 20 دەقە. بەرهەمی سەرەزاد بە هەموو جۆرەکانیەوە دێتن و ڕسوماتە چوانیە لەبەر نەبوونی یاسایەکی پاراستنی بەرهەمی ناوخۆیی. ڕسوماتە چوای لەسەر نییە، یعنی دەبینی مەسە بۆ نمونە ئیران بەخۆی سەرچاوی فستقە، سەرچاوی فستقی زۆربەی زۆری ینی دنیا ئیران دابینی دەکا. تەمان لەوێ دەرێ هەرزانترە، دەستی کرێکار هەرزانترە. بەس لەبەر ئەوەی کە گومرگەک نییە، ڕێگرێک نییە، دێتن لێرە ئەمە ئیشەکانی ما تاسیل لە ئیشەکانی مەدەکات لەو کاتێکەوە نەتوانین وەکو پێویست ئەمە بەرهەمی بینین. دەبی زیاتر احتیمال لەسەر بەرهەمی وێندرێ بکرێت. لەو کاتێ پێویستە یاسای پاراستنی بەرهەمی خۆماڵی هەبی، ینی ئەوە بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەو یاسایە نییە. بە ڕۆژەی خۆماڵیمان هەیە لە یەکی حەوت تا یەکی 11 هەموو ساڵێک حکوومەتی هەرێم گومرگ لەسەر گوڵە بە ڕۆژەی خاودادەنی. ئێستا ئاخر گومرگ ئێستا حالیان تەنە گوڵە بە ڕۆژە کە دەیهینی 500,000 دینار گومرجێتی. لۆ چییە لە پێناوی ئەوەی بەرهەمی خۆماڵی بڕوە. من خۆشم وەسفی بەرهەمی خۆماڵیمان کرد. بەڵام لە عینی کات ئەو گوڵە بە ڕۆژە و مەوادی دیکە کە دێ بە برژاوی هیچ گومرگەکی لەسەر نییە.
یعنی ئەتو لێرە وەرە لێکی دەوە کەواتە ئەتوو برێ کارگەکانی تورکیا و ئێران و دەوڵەتەکانی دیکە ئیشکەن بەڵام تو ئیش مەکە چۆ تۆگەر لەسەر خاوەکە دابنی دەبی لەسەر برژایەکەش دابنی ئەدا من ڕاوەستام ئەوە دەوڵەتەکی دیکە دەیبژێن و دەهینی چکە گومرجی لەسەرنیە ئە من خۆم لێرە بە خاوی دەینم خۆم چاچی دەکەم ئەوە گرفتەکانە بە حقیقەت ئەوە شتێک لە ڕێمان وامان لێ دەکا کە ئەمانە زۆر حاڵەتەن ڕاوەستین بەرا من ئەگەر تەنەکی خاو بینم 500,000 لێ بدام کابراایکی لە ئیرانە دەیبژێن و سووری دەکا بە برژایی 100,000ش بوو مرجینادا 10,000ش بوو مرجینادا کاتە ئەم چم لێ ئەم دەبی ڕاوەستن دەبی و چاوەڕێی بکەم ئەو بفرش. ئەو قات ئەمان تایبەتە بە هەموو بەرهەمە سەرەساتیەکانەوە و بە فستەقەوە بە باوی بە کوولەکە یعنی ئەو مادانەی ئەمە بەحسی دەکەین وەکو سەرەزات ئێستا ئەوەلی ئەمە دێنە سەر کودی کوولەکە دەیبژێنین ئەوەلی کە دەیبژێنین کوولەکەی ڕۆژی یەکەم سوێری دەکەین لە ناوخێی شەوەکی دەیهێرینەوە سێ چەمچەخەی لە فەردەکی لێ دەدەین دەهێرینەوە شەوەکی ناوخێی دەمێنێتەوە بۆ ڕۆژی دواتر دەیبژێنین کە دەیبژێنین سێ ستر لە ناو فڕنی دەکەین بە ماوەی چارێکێک 20 دقەچی دەبرژێ کە برژا ئەوەش فێنکەرەوەیە ساردی دەکەینەوە کە ساردمان کردەوە ئەودا ئەوی تر هەیە بەفەلی دەیبا لە 10 کیلۆیی دەیبا هەشە ئەمە کارتۆمان هەیە چیسمان هەیە لە چیسی دەکەین بەڕێی دەکەین دووەمینیان فستەقمان هەیە فستەق عادەتەن بەخۆی ئەمە عادەتەن ئێرانی فستەقی ئێرانی بەکاردێنین ئێرانیەکەش ئەنواعی هەیە ئەکبەری هەیە ئەحمەدی هەیە بندقی هەیە ئەمە عادەتەن بە خۆمان لۆ ئیشەکەیمە بندقی بەکاردێنین بندقی لەبەرەوەی بازاڕیە و لە چسی دەکەین تەریقەی برژانێ فەوری دەیبرژێنین سێ عینێن وەچی کوولەکەی سێ ستری لە فڕی دەکەین کە سێ سترمان لەناو فڕنی کرد تقریبان چارێکێک 20 دقەک وەکو مەودای دقا دەیبرژێنین کە برژانمان دەهینینە دەرێ خەباتەی گچکەمان هەیە بەو خەباتەی خێواوکی لێ دەدەن کە خێواوکمان لێدا ئەودا عینێن وەچی کوولەکە خەرکەک هەیە بە فەری حەزەکە بیبا بە چیلۆ خەڵکەچی دی حەزەکە بە فەر دەبیبا ینی بە چیلۆ 10 کیلۆمان هەیە ئەنواعمان هەیە ئی سێمان باویش هەمان شێوە وەکو فستاق دەیبرژێنین بە فڕنی عینین ئەویش 20 کیلۆیەک تێ دەکەین 20 کیلۆ بە وەزن 20 کیلۆی تێ دەکەین هەنجینی خەباتەمان هەیە ئەین وەچ خەباتەی خێواوکی لێ دەین دواتر ئەنین بە ساردکەرەوە ساری دەکەینەوە ئەنین هەمان شێوە وەکو فسەقەکە و کوولەکەکەی بە 5 کیلۆ بە فەردا خەڵک دەلەسە داواکاری خەرچە چۆنی بێ ئاوای بەڕێ دەکەین. بابەتمانەیە وەکو گازۆ بەخۆی ئەمە گازۆ خێوا کوشتی لێ نادەین عادەتەن گازۆ ئاوا دەبرژێ دوو تەنەکەی لە فڕنی دەکەین کە لە فڕنیمان کرد ئەزا حەسەب هەندێک کەس حەزی لێە بە گازۆ بڕێک زیاد ببرژێ هەندێک کەس حەزی لێ کەم ببرژێ عادەتەن لەسەر تەڵەبیە خەرکەکە کوی بێ ئەمە ئاوای دەبرژێنین ئاین لەناو فڕنی دەکەین وەکو خەرک کوی بێ ئاوای دەبرژێنین خێواکی ناوی ئەو وەچ برژانمان دەینی ئاین ساری دەکەینەوە لە سەداوەکاری خەرکی چۆنی بێ ئاوای بۆ دەبرژێن بەڵامیدی وەڵا تۆ کودی بەڵغاریمانێ پێدێنێ کودی بەڵغاری کودێکی زەردا سووری دەکەین ئەوی شەوەکی لە خێ دێرینەوە وەکو کودی بەس ئەو ڕەنجی زەر دەکەین دەرمانێکی زەرمان هەیە لێ دەدەین دەیبرژێنین ئەو شەوەکە خێ دەمینێتەوە کە لە خێی ماوە سبەینەکەی دەیبرژێنین ئاین بەو سارکەرەوەی ساری دەکەینەوە ئەودا هەیتمان ئەوی چیسمان هەیە
چی سیکسکەمانی شەفاف عادەت هەشتای پێدەرین ئەمە بە خۆمان هەشتا عادەدی تێدەکەین ئەوە کەیدیش هەیتمان 5 کیلۆی خەرک بە کیلۆ دەیەوێ ئەوزاقانە ڕغبەتی خەرچێت سۆنی بێ ئاوای بۆ دەکەین. ئەگەر بێت و ڕێگری نەبی بۆ نمونە ئێستا بەرهەمەکەی من گومرجی لەسەربی بەرهەمی دەوڵەتەچکە گومرجی لەسەر نەبی ئەو دەینی لەوانەیە کوالیتەکەش وەچی من نەبی بەڵام لە من هەرزانترە کەواتە ئەو لەم دەفرۆش لێرە یەک گرفتی زۆر گەورە هەیە ئەگەر یاسایەک نەبی ئەتوو بپارێزی یاسایەک نەبی بتپارێزی برێەوە بەرهەمی خۆماڵی لازمە من تەژیعیکەم لە بەرهەمەکانی دەرەوە کوالیتی من بابێ لەسرم دابنێ برێدەبی کوالیتەکەت بەو شێوەی بەپێی مواصفاتی عێراقی بی کوردستانی بی ئەو مواصفاتی گورە بە ڕۆژەیە و مواصفاتی پستقا و مواصفاتی ئەوەیە ئەگەر وانە بووم دام دەستگا هەیە چاودێری بازرگانی هەیە چاودێری تەندروستی هەیە با کوالیتیەکەم لەسەری ئەوە نەکا ئەوە ئەمن دەتوانم لەسەر پێی خۆم ڕاوەستم یەک لە هۆکارێکانی دیکەشکەوە ئێستا منافەسەکە یان چێبڕچێکە کە تەکاری ئەوەی بکەوتە سەر حسابی بەرهەمی خراپ نمونونەکە لەسەر چییە؟ بەسە بۆ نمونێستە شاری هەولێر ڕەنگە پێویستی بە 5 کۆمپانیایەوەکی من هەبی لە سەرزات بە گوێرە ژمارە دانیشتوانی شارەکە بەڵام ئێستا تەنها لە ناو شاری هەولێر 25 کارگەی بەرهەمێنانی سەرزات هەیە 25 کارگە ینی 500 لە خۆمان زیاتر لە بەرهەمەکان لەو کاتەی چمان بەسەر دێمە مەجبورین لەسەر حسابی کوالیتی لەسەر حسابی جەودا باشی بەرهەم ئەمە چ بکەین منافەسە بکەین لەسەر خراپی خراپتر بینین هەرزانتر بدەین ئەوی بینین خراپتر بینین هەرزانتر بدەین کە بەداخۆ من هەتا ئێستا بڕوان پێ نەبووە قەتیش نهاتیمە سەر ئەو بارەی بچم دەست بۆ شتی ئینشاءالله ولا بەم لە بەرهەمی باش و خۆم بڕوان بەوەی خۆم بکەم بە بران جیابم ینی ئەوە بەتامیش لەو پارەی ناتوانم کەمتری بدەم ڕەنگە سەرەتایەکی تێیدا زەرەر بکەم بەڵام لە کۆتاییدا بڕوان وایە هەر ئەمە سەرکەوتو دەبم لەبەرەوەی چونکە شتێکی باش و بەتام و بەڕێک و پێچی باشتر بەسەر دەکەوی لەوەی کابراایەک لە چەند مانگەکی بێ چەند دینارێکی دەستکەوی و دوای بەجیبێت. ئێستا ئەمە لە خاڵی کۆتاییە خاڵی کۆتاییمان تەعبیەیە ئەمە 15 جیهازمان هەیە هەر جیهازە و اختصاصی خۆی هەیە جیهازمان هەیە بەس عایدی فستەقیە فستەق جیهازمان هەیە بەس عایدی کودیە جیهازمان هەیە بەس عایدی گولە بە ڕۆژەیە ئەوزا گولە بە ڕۆژەش نەوعمان هەیە گولە بە ڕۆژەمان هەیە نیو کیلۆیە نیو کیلۆی پێدەرێن گولە بە ڕۆژەمان هەیە عەدەد شەفاف هەشتای پێدەرێن و کولەکەمان هەیە کودی چارێژیمان هەیە کودی گچکەمان هەیە و لەوێ بەشەکانمان پێشانماندا ئیسۆر کراوەی دوای عەوزمان هەیە دەسە ناو عەوزانە ناو عەوزانە تەوزیع دەکرێت هەموو دێتەوە ناو ئەو تەعبیانە ناو تەعبیانەش کرێکارمان هەیە و کرێکارانە بە عەدەد تێدەکەن ئەدا کارتۆنمان هەیە 40 چیسی تێدەکرێت کارتۆنمان هەیە 50 تێدەکرێت بەخۆی ئینتاجی سیستەمی ئیشکردنەکە بە پێی مەوسیمەکان دەگۆڕێت 3 مانگ 4 مانگی هاوینێ من بازارم زۆر کزا بەڵام لە پاییز و بەهار و زستانە باشترم بەس بە شێوەی گشتی ڕۆژانە 8 ساعت کار دەکەین
ئەگەر بازار باش بی دەتوانین دەکەینە 2 شەفت کاتی زارانیش کە لە لوتکەی بوون 3 شەفتیشمان ئیش کردی بەڵام ئێستا حالیان لەو شێوەیە کارکردنەکەش لە سعات ڕۆژانە 8 ساعت کار دەکەین ئینتازەکەش ینی ڕۆژانە بەجێ بە کۆی شتەکان لەوانەیە لە بینی 5 تەن هەتا 10 تەن مەوادی بەرهەمی دەینم بە جێرەی بازاڕیانی بەڵام ئەوە زۆرش زیاتر لەو بەرهەمی دەتوانین بەرهەم بینیم بەڵام بازارەکان ئەوەندەی هەردەگری بە شێوەی بە بازارکردنەکەشم هەمووی وەچیلم هەیە لە هەموو شارەکانی عێراق لە زۆربەی زۆری هەرە زۆری شارەکانی عێراق ئەمن بەخۆم نایبم بیفرۆشم دەیدەمە وەک وەچیلەکان عقدم لەگەر کردینە ئەوان لە پاش ئەو فرۆشتنێ ئەمن لێرە حسابی فرۆشتنەکان لۆ دەکەم مانگانە چیان فرۆشتی حەق خۆیان پێ دەدەم و ئەوانش قازانج خۆیان لێ دەکەن شێوەی فرۆشتنیشمان بەو شێوەیە